بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لا كوتا برنامج خيرين خواهی گوره بخیرتان بینه و بخیر بتان باتوا و هل خیرا بن ولا خیرا بجین ولا سر خیر بمرن. لكوتا حلقه باسی خزنه اکین بۆ ئەوەی کە بزانین پارە لای ئێمە زۆر خۆشەویستە. پارە پێویستی بە شوێنێکی قایم هەیە بۆ ئەوەی کە تیا هەڵگیرێ و تیا پارێزراو بێ. بزانین باشترین شوێن کە پارەی تیا هەڵگرین، پارەی تیا پارێزین چییە؟ و ئەزانین خەزنەیە. خەزنە بۆ پارە و شتی گرانبەها کراوە. وەیە پێویستمان بۆیە کە ئەم خەزنێش لای کەسێکی خەزنەدار دابنین بۆ ئەوەی کە شوێن بگرێ. خۆشەویستم، ئەو پارەی کە پێمانە لەس دەچا هێڵیتەوە چڵکی دەسە و ئەڕوات گیرفانە هەڵێگری جێ نابێتەوە، ئەیکی بە خواردن مەعیدە و هەر بەشی ئەوە ئەکات، لە ماڵەوە هەڵێگریت ڕیسکی هەیە بۆ سووتان و بۆ قەڵەببوون و بۆ تیاچوون و بۆ کەمکردنی نرخەکەی بۆ گۆڕانکاری. بۆیە خەڵکێکە بینیت بە نیوەشەوە چێ پارەکەیە گۆڕێ نەبادا بەیانی گۆڕانکاریەکی گەورە بەسەر پارەکەیە بێت، یاخود لە شوێنێکا هەڵێگرێت بۆ ئەوەی کە دڵنیا بێ لەوەی کە پارێکی پارێزراوە. ئێمە ئەبێ ئەم پارەیە لە شوا هەڵگرین. هەل لە ورگانە خێر ورگ توێشوو هەڵناگرێ، ئەی خۆیت و فڕێی ئەدەیت. بۆیە زۆر جار پارەکەمانە بێ بە پارو، پارۆکەش بۆ خوارەوە ئەچێ بۆ سەرەوە ناچێ. داوە بۆ خوا ئاراستەکەی ئاوایە، داوەتیش ئاراستەکەی ئاوایە. بۆیە ئەبێ بیڵین ئەمە نەفوتێ بمێنێتەوە. چۆن بمێنێتەوە خۆشەویستەکەم؟ ئەبێ هەموو جارێک کە دەستمان برد بۆ شتێک کە بیکڕین پارەی تیا سەرف بکەین بڵین وامزانی خواردم، ئەلحەمدولیلا ئەوە تێر بووم، قەناعەتم کرد ئەوە خواردم، بەڵام ئەمە ئەخەمە ناو قاسەیەکەوە، خەمە ناو خەزنەیەکەوە، هەڵێگرم بۆ خۆم لای خوای گەوری خۆم. گەناتۆ هەر شیەکە حەزلی بوو. جاریکان عومەری کرد خەتاب خوای لە ڕازی بێ کە لە سەحابەکانی بینی فەرمی ئەوە چییە پێت؟ فەرمی ئەمیری مومینین گۆشتە. بەیانی بینیەوە فەرمی بۆ شۆ چیت؟ هیچ مەڵا گۆشتە کرد. وتی دوی دنیا گۆشتە نەکڕی؟ فەرمی ئاخر بەخوا حەزم لێتی. فەرمی ئەکولەما ئیشتەهەیتم ئیشتەڕەیتم، ئەگەر حەستان لێ بۆ چنەی کڕن تۆزێک ناردیەوە بۆ ماڵەوە ئەمڕۆ نابێ گۆشت بکڕیت. چەندمان هەیە کە لەسەر سفرەکە ڕۆژوە شکێن ئەگەر گۆشتی تیانە بێ لە بەزیام نەکرد، نانی پێ ناخوێت، تاقەتی نییە، حەزی لێ نییە. با فێری ئەمە بین، حەزمان لە هەر شیە بوو پارەکەی گل بینەوە هەڵیگرین بۆ ڕۆژێک کە پێویستمان پێیە بێ. هەندێک چی دەستکەوت هەرتەی ئەپەستێ، هەندێک چی دەستکەوت هەرتەی ئەپەستێ، لغاوی شەیطان دەمی ئەبەستێ. هونەر لای پیاوی نەوسن نابینی، تەنپەروەر هەڵدێ کە گەیەتینی. یعنی پیاوی ئەگای لە ورگێتی لە مەجلیسی شار دانیشێ فڵان مەطعەم و فڵان خواردن و فڵان بۆفی مەفتوح و فڵان شوێن و لێرەوە چێ سەفەرێکی دوور بۆ شارێک وەڵڵاهی من شەرمەکەم وەڵڵا با بچین لێ ئەڵێن خواردنێکی خۆش هەیە. سبحان الله، لەم نەفسیەتە، لەم عەقڵیەتە هەموو ژیانی هەتا ئەگات و یەتیشەوە هەر خەریکی خواردن و هەر بیرکردنەوە لە خواردن. نوێژی بەیانی خەڵک بۆ پارچێ هەڵ نەساوە، ئەوە چێ فریای سەرروپیەکەی کەوێ، فریای نانەکەی کەوێ، فریای خواردنەکەی کەوێ، نازەم چۆن هەر سێکات. بەڵێ هونەر لای پیاوی نەوسن نابینی، تەنپەروەر هەڵدێ کە گەیەتینی. هەرچی خوارد ئەڵێ ئاخ نەم خواردایە، ژمارەی سەدەی تەواو بوایە. ژنی ماڵانگەڕ دەکەوێتە سواڵ، پیاوی زگەڕوو قەت نابێ بە ماڵ. بەڵێ بۆیە خەڵکانێکمان هەیە بەداخەوە سکی هەموو شتێکی، ورگی هەموو شتێکیتی. بۆیە ئەم پارۆ لێرە بگرینەوە، ئەم پارەیە سەرف نەکەین پێی. واتە ئێستا پارەیەکمان بۆ گەڕایەوە لە نەخواردنی پارویەکە.
کەواتە ئەم پارەی لەکوێ هەڵگرین چی لێ بکەین؟ خۆشەویستم، باشترین خەزنە، باشترین پارە کە هەڵگیرێت ئەو خەزنەیە کە لای پەروەردگارە، چکە خوای گەورە فەرمێ ما عندكم ينفد وما عند الله باق. ئەوەی کە لای ئێوەیە سەری تیاچێ، ئەوەی کە لای منە ئەمێنێتەوە. دامەژ ئینسان حەزەکا پارە لە شوێنێک دانێ کە بەیانی زەمانی ئەوەی هەبێ کە بیداتەوە. لە خوای گەورە باشتر زامنتر شکە بیت کە پارەکە بۆ هەڵگرێ و نەفەوتێ، نەک یەک بە یەک، نەک یەک بەدە، نەک یەک بە 700 بۆت زیاد کە خۆشت حسابت نەزانی، هەر پارەکە بخەیتە خەزنەکە و لێی گەڕێ، وازی لێ بێنە. خوای گەورە بۆت گەوراکە و بۆ نەشونماکە، ترسی لێی نەبێ. بۆیە خوای گەورە فەرمێ یا ئەیوهە الناس ئەنتم الفقراء إلى الله والله هو الغني. فەرمێ ئەی عەبدەکان ئێوە هەمووتان فەقیرن، بەڵام خوای گەورە غەنی و دەوڵەمەندە. چۆن بیسەلمێنی؟ عەدی لە دنیای ملیۆنەرەکانی دنیان پێ بڵێم دانم چێن. ئێستا کۆمەڵێک هەڵتۆقین بە ناوی ملیالێرەوە. ئێستا سەرم ملیار چەند سفری هەیە؟ 9 سفر 12 سفر. باش کەیفی خۆشباری بەرێ. ئێوە ئەزانن ئەستێرەیەکمان هەیە پێوتێ کانکری. ئەم کانکریە 40 سەنی زەوی لە ئێمەوە دوورە. بعد 18 سەعات جارێک ساڵێکی بەسەراتەیە بەڕێ. کوتلەکەی 8 ئەونەی زەویە. لە چی پێکاتوە زانن؟ پێزانێ ئاوە، قوڕە، تەنەکەیە، قوڕقوشمە، خەڵوزە، نە، هەر هەمووی ئەڵماس. 8 ئەونەی زەوی ئەڵماس. خوای گەورە یەک ئەستێرەیە، هەر ئەوا دروستی کردو لە شوێنێکا بۆ خۆی لە ئاسمان ئاسوەڕێتەوە. قورسە بلاتەوە باوەجان، قورس نەبێت. خوای گەورە سێرەیەکی دروست کردو، جێی بە خەڵوز دروستی کە کاربۆنەکانی گۆڕی و دیتی باڵماس. ئێمە دەست خۆی نییە؟ سیارەکە بای چەند بێ ئەمە؟ ئەم ئەڵماس بای 26.9 نیلی لۆن. نیلۆن یعنی 26 دانە سفر لە پاڵیا ڕیسکە. بەخوا هەرچی سەر زەویە پارەی کۆکیتەوە، ئاتۆنی زەوی و ئەڵماسی زەوی و گرانبەهاکانی زەوی و پارەی دەوڵەمەند و فەقیر کۆکیتەوە. پارەی ڕوبعێکی ئەومان بۆ پێیان نابێ. 30 دانە سفر لە پاڵیا. باشە ئێستا تێگەیشتین یعنی چی ئێمە فەقیرین، خوای گەورە دەوڵەمەندە. مە زۆر جار خۆمان بۆ مێرولەیەتە بەرچاو کە زۆر بچووکین، زۆر لەوە بچووکترین. مێرولە ئەگەر لە ماڵەکەی خۆیان یەک دەنکە گەنمی حەشار رابێ و هێشتی بێتەوە بۆ ئەم ساڵ ئیتر بۆ خۆی پاشایە و قاچی لێ ڕاکێشاوە، بەڵێ خوانێ بڕێبەشی خۆی هەیە. ئەگەر مێرولەکەی تر لەژێر ئەرزەکەیە، لە شارە مێرولەکەیە 10 دەنکە گەنمی هەبێ، پێڵێنە ماشەڵڵا ئەمە دەوڵەمەندە. بەخوا من خۆم وەکو ئەو مێرۆنانەیەتە بەرچاو. بۆیە والله هو الغني. خوای گەورە فەرمێ ئەنتم الفقراء بە1000 لام، یعنی ئێوە هەر فەقیرن، هەر چیەکتان هەبێ هەر پێویستان بە خوای گەورێ. با ئێمە وەکو یەهود نەڵین خوای گەورە فەقیرە و ئێمە دەوڵەمەندین. بەڵێ خۆشەویستەکانم، هەر کاتێ ئینسان بەم ڕۆحیەتە بیری کردەوە لە پارە کە خوای گەورە خەزنەیەکی هەیە لە ماڵ، پێویستی بە کەسی تر نییە، بەڵام هەموو شتێکیش لە ئێمە قبوڵ دەکات. سبحان الله. جارێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوای پیتاکی کرد. سەحابەکان هەر یەکە و هاوکاریان هێنا. سەحابەیە کە زۆر فەقیر بوو، ئەبوو عوقەیلی ئەنساری چوو ئاوا مشتێکی گرت و تۆزی خورمای تێ کرد و هەر ئەو نەشی شکە برد. وتەی پێغەمبەری خوا بەخوام شۆ هەتا بەیانی ئاوم کێشاوە، هەتاوەکو ئەو دوو مشت خورمایان پەیا کردووە، مشتێکم بە ماڵم ناڵم داناوە، مشتێکیشم هێناوە بۆ تۆ. منافقەکان دەستیان کرد بە پێکەنین. تیان محەممەد بەتەمایە بە مشتە خورمای فڵان کەس ڕۆم و فارس بگرێن، ئەوروپا میخات دەژێت دەسەڵاتی خۆیەوە. بەڵام ئەم مشتە خوای گەورە قبوڵی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی بیبەن بەناو ماڵی سەدەقەیە بڵاوی کەنەوە، پەرتی کەنەوە، با بەرەکەتەکەی برژە بەسەر هەموویە.
والذين لا يجدون إلا جهدهم فيسخرون منهم سخر الله منهم. ويكبستو أنا أوينا هي لقل خوانا بيهنن بۆیە خۆشەویستم خوای گەورە لەگەڵ عەزەمەتیە لەگەڵ دەوڵەمەندیە تۆچی بۆ ماڵی دەوڵەمەندێ نازانی هەدیەکی لەگەڵ کوڕێ چێ بەرم هەر هەیەتی بەڵام خوای گەورە ئەم شتە خورمایش قبوڵەکا بڵێ نەک ئەوە مزگەوتێ پێ ناکرێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ من بنى لله مسجدا كمفحص القطاط أو أصغر بنى الله له بيتا في الجنة. قەتێتان بینیوە فەرمێ هەر کەسێک ماڵێک دروستکە بۆ خوا لەسەر زەویە بەقەدەر شۆن هەڵهێنانی تیرێک بەقەدەر کۆترێک وەکو خۆمان پێڵین قەتەیە بەقەدەر جاو مزگەوتی تیا بێ فەرمێ ئەو نەی پێ ئەبڕێ ئەو نەی پێ ئەکڕێ لە ئەرزەکە بڵێ بەخوا من مەترێکی چوارگۆشەم پێ ئەکڕێ لە مزگەوتەکەیە ئەو مەتر دانێن بۆ من بەخوا من بەس مکەبەرەکەم پێ ئەکڕێ بەخوا من بەس بیرەکەم پێ ئەکڕێ کارەباکەی دانێن بۆ من. ئەمە هەر هەمی بەشدارە لەم خێرەیە خوای گەورە هەمووشی قبوڵەکە هەمووشی بەخاوەن مزگەوتە زانێ ئەوی ماڵێک بۆ خوای گەورە دروستکە بەقەدەر ئەمەندە بێ خوای گەورە لێی قبوڵەکات نایداتەوە بەسەر کەسە. بڵای باشترین پارە ئەمە نییە کە لێرە دای بنین خوای گەورە ئەمەشمان لێ قبوڵ کات بەڵێ چونکە قەتەیە یەکێکە لەو حیوانانەی کە لە ئەرزا هێلکە ئەکات لە ئەرزێکی تەختە لە شوێنی سەختانە ئەمانە کە شوێنی مزگەوتن هیچیش ناکە بەس چاڵەکە هەڵەکەنێت و هێلکەکەی تیادانێت و لەسەری کڕەکەوێت بەقەدەر ئەو نە بۆ خوا بکەی خوای گەورە لێ وەرەگرێ. بەڵێ ئێگەرم پارەیە مایەوە خۆشەویستەکەم وأما من بخل واستغنى وكذب بالحسنى ئەم پارەی ئەگەر مایە و نەمان بەخشی خوای گەورە فەرمێ فسنيسره للعسرى ژیانی تەنگەکەم ژیانی ناخۆشەکەم بۆ چکە هەر دەستی گرتووە پارەکەی نازانێت چی لێ بکە خرم پارەیە ئەم بۆ بە حەماڵ و حەرز بە دیارەوە نازانێت چۆن لەکوێیە کەی چۆن لە چییە هەر مەشغوڵە مێشکی ئەو نەجەنجاڵە زۆرجار لە کاتی بەرز و نزمی پارەیە بەرز و نزمی زەختەکەی تووشی جەڵتەیەکێکا و ئیکا بە قوربانی پارەکەی بۆ چکە ژیانی هەمووی لەگەڵەوەیە فسنيسره للعسرى ئەڵێ لێم گەڕێن مێشکم زۆر جەنجاڵە زۆر ناڕەحەتم زۆر خەفەتم هەیە زۆر بێتاقەتم ئەمە عوسراکەیە قەت ژیانی ئاسوودە و قەت ژیانی سەهل بەخۆیەوە نابینێ. بۆیە فەرمێ وما يغني عنه ماله إذا تردى کە لە جەهەنەمیشەوە ئەوە کیتیان گرت و خستیان ناو جەهەنەمەوە فەرمێ پارەکەی بە کەڵکی نایەت ئەی لەو قوربەسەریە سەیطەوەقونە ئێ باشە خۆ ئەم پارەی دنیا بەجێهێشتە بوو ئەم پارەی بۆ گەیشتە قیامەت هەیلەوە هەر بۆ خەفەتی خۆی پارەکەی لێرە داناوە لە قیامەت تا پارەکەی لێزینەوە بێتەوە. ئەو کەسەی کە پارەی هەیە ماڵی هەیە خوای گەورە پەنامان بە هیچی لێ نەبەخشیوە و دڵی نەهاتووە فەرمێ لە ڕۆژی قیامەتە هەر هەمووی سوورەکرێتەوە دینارەکانیش بڵێ کاغەزەکانیش بڵێ زێنە کوچی سوورەکرێتەوە لەزگەتان بینیوە ئینە بە پشتۆ بۆ ئازار بۆی سوورەکەنەوە هەتاوەکو دانەیەک سار دەبێتەوە دانەیەکی بۆ گەرمەکەنوی خەنە شوێنەکەی هەتا 50,000 ساڵی قیامەت تەواو بێ. سبحان الله اینجا سەیطەوەقونە ما بەخیلوا ئەکرێتە تەوقێک ئەو لە دنیای پارەکەی بەجێهێشت بوو دڵی نەئەهاو بۆ میراتگەری نا بەجێهێشت و ڕۆی خۆی کەچی پارەکە وەختێک دەزانێت لە قیامەت هاوێخی پێگرێتەوە لە من پارەکەی تۆم هەیلەوە قورتمی گرت ڕێ اینجا لەوە خراپتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لە ڕۆژی قیامەتە مارێکی سەر ئەسڵع کە ئیتر لەبەر زەهرەکەی دەمی ئەڵێ توو بەسەریەوە نەماوە ئەجێدە پێشەوە ئاوالەی ئەڵێ ئەنا مالوک ئەجا تا پارەکەی زۆر ببێ ئەم بارە گەورەترە ئەم ئەژدیهایە گەورەترە ئەنجا ئەم دەمەی کە هەر کردوێتەوە هەمووی دنیای تێبخنێت و بەشی ناکاو لێی تێر نابێ ئاوا ڕێک ژارەکەیەکە ئەنجا فەرمێ دوو زەبیبێ هەیە ئالێرانەیە پڕ لە زار فەرمێ ڕێک کەڵبەکانی کاتە ناو دەمیەوە زەرەکە کاتە ناو بەکەڵمی کۆزا شتقەی ئەی کاتە ناو ناوپۆشی دەمیەوە بەمە تێر بخۆیت. سبحان الله پارەیەک ئەمە بەسیرەکەی بێ لە قیامەتە ئاوایە خەمان پێ بگرێ ئاوا باجەکەیمان پێ بابێ قیمەتی چی بێ لە دنیایە. بۆیە خۆشەویستەکانم خوای گەورە تەشجیعمانەکە کە ئەم پارەیە فەرمێ وأن تصدقوا خير لكم
إن كنتم تعلمون. أكر بيبخشن بوتان باشترا لله ملك السماوات والأرض وما لكم ألا تنفقوا في سبيل الله ولله ميراث السماوات والأرض. كل وعيب ناكن، كل خجالتي نية، كل شرم ناكن ناي بخشن لكاتك أخواي قورا ملكي هم أرض وأسمان. بلى أوايش بخير الله ملكي شي باوكي جانك أخواي قورا بتولي بيدا ببخشة قرزبة بمري من خوين خوم دعاي أدمو الله أزاني أويكا كابرا على دست باب وقل أبي بعضهم بدسيوا أزاني خواي قورا تواني أو كري زوية بكون فيكون يكار همي بكا بعضهم هر همي كا بقران ترين معدني قران بها تواني لقيامتا آوا پال بيت وداني شيت سكيكي پاره لپالتای بوا خواهی بخواه من لدنیا زور محزد پاره والله سكيكي پاره بس بخواه بخشي ها پیاو چاک بوم سكيكي پاره بس پاره و بترکه باز آتونه چی حزلی دید دا چی لیگی لباشتا اینجا بو درکیه کوری بابای ما چند بی آگاه بوی ام پاره وشکا ام پاره رق و تقا ام پاره چند ما حزه زرنگ کی بو چند ما حزه تورک کی بو چند ما حز لو بو بخینه ناو برکمانه و لشونا خلی گرینو بیکیم بپریاسکا چند شانازی ما پیو چند اما خواهی گوره ام هم ملکیه لله ملک السماوات اما تنها زویه بسر یکا پی خورین و خومان بگوره و من دوله من و تو فقیر و من هم و تو نیتو اما یخوش بیستکم نکره و خواهی گوره فهمه ولله ميراث السماوات والأرض فما وما لكم ألا تنفقوا في سبيل الله ولله ميراث السماوات والأرض فما خواهي قولا يعني هرشي لإيو بجيمين يبو من الله كان تانية نخير لأخيرا همي بخواهي قولا بجيمين أي لوا خوي محر خو معنا باراستو نيكين بخير وكويكين وباوشي بياكين كسي همي خرج هو بخواهي قولا بوشك خوي يابيتي ملككي خويتي خوي بخشيويتي إما تنها وكيل يبوين لسر أمباريا توهي هرقرتو بلاي خوي خوش مانو بارا كانشمان إبولي إنا لله وإنا إليه خوش مانو بارا كانشمان قرينو بلاي أوا بوي خوش بيستكانم آخر آية كلا قرآن دابصي آيتي واتقوا يوما يرجعون فيه إلى الله لروج يبتسن كأقرين وخلق ولا إخوائي قورة يعني كلا سق قبران وصاويتو خلق بيني دانا ببرشاوتو وأمريو دولة من بو دنياي بجيهشتو هجا قليانا شوا لو روجا بترسن واتا لو روجا ترسو بما روتي بكا كأبيني خلق أمرينا لروجا كيش بترسك خوت أمريتو أقريتو بلاي پروردگار أما آخر آية بو لقرآن دابسي آخر آية واتقوا يوما ترجعون فيه إلى الله ثم توفى كل نفس ما كسبت وهم لا يظلمون. بلى بيش أو خواهي قول باسي شيكا أفرمي وأن تصدقوا خير لكم إن كنتم تعلمون. أفرمي أجر ببخشن بوتان شاكترة أجر عقل وزانابن واتا أجر بارا ببخشن بخواهي قورا بوتان شاكترة شكا لروجة بترسن ريك آيتي بيش آخر آية كالقرآن دابزيوة باسي صدقه وباسي بخشينكات أفرمي ببخشن بيش أوي كروجغاري بيت إتر أقرينو بلاي خواهي قورا بدسي بطال بكفنيكي بوش بقبريكي تاريك هيشتان لقل خوتانا نبردوا همي أقريتو مالاواي اللي أكا لو روجة بترسن بويا وأن تصدقوا خير لكم. منو تم هوا دارم بيبي السن ألا قد بلغ اللهم فاشهد. بله خوش ويستكم پاري پیاوي رشت كهلي أقري پاري پیاوي رشت كهلي أقري خوشي لينا أخوا حتاكو أمري پارو تويا سختو سرسختم نمدن بسخي حبسي بدبختم شو شي نقليك بصرفوا تامية هل دوروا سبحان الله فرمي أم باريكا ليدنا بخشريو لبناي خواي قوريا صرف ناكري أفرمي أكو نقليك دان راو بس كابراوا جار ألي أو نم هيا هيش دمي شي ونابا هيش استفادة شي لناكا بله كخوي مت شو شش كوتو تخواري شك مبور نقلي خواي بو أباري
ئەلە ماڵی خۆ نەخۆرچی بۆ چەکمە بۆر میراتگر لە پڕ پاری دەستکەوێ ئەیکا بە شڵپە و کەیف هەموو شەوێ خۆزگە مردووەکەی چاوی لێی ئەبوو ئازاری گۆڕی گرانتر ئەبوو خۆزگە ما باقی دەوڵەمەندەکان خۆزگە ما باقی دەوڵەمەندەکان کە ئەم حاڵەیان ئەدی بە چاوان ئەم دەردە بۆیان ئەبوو بە عیبرەت نەیان ئەخستە دوای خۆ بە حەسرەت نەک بە سەفاهەت لە ڕێی خوادا بەشی فەقیر و هەژاریان ئەدا خۆ ئەگەر دوای خۆی میراتگر زۆر بێ ئەبێ بەشی ئەو هەر گۆڕ بە گۆڕ بێ بەڵێ بەڕێزەکانم با ئینشاءڵڵا خێر بە خێر بین گۆڕ بە گۆڕ نەبین و ئەمانش بێ بە دەرز و پندێک بۆمان ئەم پارەیە بێ بە پەند نەمان کا بە پەند. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.